بەڵێ دیارە ئەمڕۆ 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر پرۆسەی ئەنفالدا بۆیە ئەمڕۆ لە هەڵەبجە مەراسیمێک ساز کراوە بۆ بەرزڕاگرتنی یادی ئەنفال ئەوەی لە پشتی منەوەی بینن لە مۆنومێنتی هەڵەبجە لە بەردەم پەیکەری ئەنفال لە هەڵەبجە مەراسیمێک ساز کراوە بە ئامادەبوونی بەشەیەک لە کەسوکاری شەهیدان و هەروەها بەشەیەک لە هاوڵاتیان و چالاکوانان بۆ بەرزڕاگرتنی ئەو یادە ئەم یادەی کە کراوەتەوە دیارە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوانی هەڵەبجە و هەروەها کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و کراوەتەوە دڵگیرخانم لایەک و یەکێک لە ڕزگاربووانی کیمیاباران عەفو ئەنفال دڵگیرخان باس لە چیرۆکی خۆت کەی چۆن ڕزگارت بوو ئەو کەسانی کە لەگەڵت بوون لە زیندان تاوەکو ئەو کاتێک کە ئەنفال کران بۆم باسکەی بەس حاجەت نەبێ کەمێ بێتە پێشووتر. والله من وەکو خۆم ڕزگار بوونی من وەکو ئەو بوو کە برایەکم شەهیدی قادسیە بوو یەکەم شەهیدی هەڵەبجە هەموو کەس لەوە چە بزانێ بنەماڵی سەی مەحمووم کە براکەم شەهید بوو لەوێ وەرەقەی وەفاتی براکەممان پێ بوو بە ئەو وەرەقەیە ئێمە وەکو ڕزگار بوون ڕزگارمان بوو بەڵام چەندێک مانەوە لە سجنە دوای ئەوە کە ئەم هاوڕێیانەم ناوەکانم هەمووی نووسیوە وەکو بنەماڵە نووسیم وەکو تاکی نەفەرەکانم نووسیوە 123 نەفەر بووین لەگەڵ بە حسابی 23 ماڵ ئەوانیان ئەنفال کرد بەداخەوە تا ئێسش من هەواڵیان نازانم لەم کەناڵی ئەوە داوا ئەەکەم بەمان و بەنەمان هەواڵی ئەو کەسانی هەڵەبجە کە ئەنفال کراون دیاری بکرێت بۆ کەسوکاریان بائیتر تا ئێستا چەند ساڵە چاوەڕوانیان لەمە زیاتر زۆر زۆرە هیچ ئاوردراوەتەوە لە کەسوکاری ئەنفال کراوان لە پێدانی زەوی لە موچە و ژمارەکانیش دیاری کرابێ کە چەند ئەنفال کراو هەیە لە سنوورەکە. من وەکو خۆم و بنەماڵی خۆم هیچ سودمەند نەبوو وەکو هاوڕەکانیشم ئەوەی پێ بزانم عەدەدەکەی بە تەقدیری زۆر بەڕاستی 1142 ئەنفالی نوگورە سەلمانە 300 شتێکی تۆپزاوای لەوانی تۆپزاوە هەتا ئێستا هیچمان بۆ نەکراوە نە زەوی نەموچە نەمێنها هیچ شتێک تێگەی هەتا ئێستا چینە هەر شوێنێک نییە بەڕێز مامۆستا کامەران لێرە ئەڵێ من تەنها وەکو یارمەتی ئێوەیە ئەگەر ئیشێکتان هەبێ چەندێکە ئەمری ئەرزمان بۆ دەرچێت لەلایەن کاکۆبادەوە هەتا ئێستا کە هیچ شتێکمان بۆ نەکراوە بۆ هەڵەبجەیی بەعام عەدەدێکی کەممان 242 نەفەرن موچەیەکی 250,000 بۆ بڕاوەتەوە تەنها ئەوەنە هیچ شتێ بۆ هەڵەبجە نەکراوە پرسیارەکەین لە هەر کەسێک من خۆم قسەم کردو لەگەڵ مەسەلی ئەوانەی گەرمیان و کەلار و چەمچەماڵە ئەڵێ ئەمە لێرە ئەرزش دابش کراوە و تاپش کراوە لەسەرمان. لە ساڵی 1970 تا کیمیاباران بوو باشە پرۆسەی ئەنفالکردن لە هەڵەبجە چۆنی بوو کە کیمیاباران کراوە هەڵەبجە چۆڵ بوو بە حکمی کە کەسیتیانەما پێم بڵێ چۆنی بوو کە ئێوە برانە زیندان و دواتر خەڵکی ئەنفال کرا. ئێمە کە کیمایەکەیوەشان بەرەو ئێران ڕامان کرد کە ڕۆژنمەیەکیان خۆمم بردمیانە شوێنێک هەم نگورە سەلمانێکی ئێران بوو ئەویش پیانەوت کرمان دوای 2 مانگ و 10 ڕۆژ لە توانیمان بەدزی لەژێر تەلەکەوە ڕاکەین بێنەوە بە ڕۆمانتیقەی کوردستانی ئێران لەوێ هاتینەوە ماوەی لە ئۆردوگا مامەودا 6 مایە گوتیان وەڵا عەفاتەوە بگەڕێنەوە کە عەفاتیش هاتین لە تەیاڵە پیانوتین ئێوە بە هەڵە هاتوون عەفات تەواو بووە کە هێنانیان لە عەربەتەوە ڕاستەوخۆ بەرەو کەرکووکیان بردین بۆ تۆپزاوە لەگەڵ ئەنفالی گەرمیانە بەیەکەوە هەمووتان برانە زیندان هەمومان بەیەکەوە بووین تەنانەت ئێمە لەگەڵشمانە بوون کە ئەمان بینن جلوبەریان وەکو ئێمە نەبوون پیانەوتن یەزیدین ئەوانشمان لەگەڵا بووە جێگە زۆر مەمنون دیارە ئەمە وتەیەکێک لە ڕزگاربووانی ئەنفال و هەروەها کەسوکاری شەهیدا کە خۆی باسی لێوە کرد دیارە لە هەڵەبجەش هاوشێوەی گەرمیان ئەنفال هەیە لە ئەم سنوورەش نزیکەی 2500 کەس دوای ئەوەی کە لە کیمیابارانی هەڵەبجەی لە ساڵی 1970 چوونەتە ئێران و دواتر گەڕانەوە زیندانی کراون و دواتر بەشێک لە کەسوکاریان شەهید کراون هاوشێوەی ئەنفالی گەرمیان.